باشە هەموو شتێ بەڕێزان بەڕێی ئێوە خەڵکی عاقڵ و دنیا دیدەن ئای دنیا هەر زۆر عالە بێعیبە یا الله بەڕێزان بەخێر بێن سەر چاوانی ئارام ئەحمەداتن ڕێز و حورمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەک سەر چاوەکانم بەخێر بێن یەخوە چۆن کوڕەکان تەزبیحەکەم گۆڕاوە بەخوا بەمەیان ئەو دەنکەکانی وردە تەزبیحێکیان لێ بردووم لەم ماوەیە کوڕەکان ئەها بەتەمام مزاهرەکەم لەسەر تەزبیحە نازانم چی هینی کردووە لەش کوێریان ئەو فەرهود کردووم ئەرە وەڵڵا بەخوا هەر کەسێ بێتی لایڤی لەسەرەکەمەوە خوا وەکیل ئەگەر نوری چاویشم بێت ئەرە وەڵڵا کوڕەکان چۆنن هەموو لای باشە پیاوان ژنان کچان کوڕان هەمووتان سەلامەتە شکر زۆرم پێخۆشەکە هەمووتان باش بن بەڵام هۆڵەندا زۆر ساردە ئەم هەفتەیەش من میوانم هەبوو ئیتر مەشغوڵ بووم بەڕاستی ئای قوربانی شومە هەمووتان بەخێر بن بەیادی لەتیف و هەمووتان بەخێر بن خۆشەویستان کەوات خۆ شتێکیان بۆ ناردم ئەمڕۆ ئەوت ئای یادێ بەخێر پێیجەکانمان یەک تۆزی ماوە بکرێتەوە خۆشەویستان نامێ پێیجی تازەدا بنێم دەنا ئەتوانین ئەو کارە بکەین بەڵام بەرحاڵ پێیجەکان بەشکم فەیسبووکمانەتەوە سێ پێیجم بووە بە فنیتۆ بووە بە کورتیەکەی ئەرە وەڵڵا شاسوار بەخوا شاسوار ئاوا بڕوا پێی جووتەکەن وردە تۆ پەلە مەکە جارێ ئەرە وەڵڵا تۆڵەی لێکەنەوە ئەرە وەڵڵا هەزار کاکڵە گوێش خوا بە دەنکە نیسکێگەی گرنەوە ئەرە وەڵڵا باشە خۆشەویستان وردە ئەچینە ناو قسە و باسەکانەوە ئەم شەو هیوادارم کە بتوانم ئەو مەجموعەیە پێیام هەیە بیگەێنم و مەلەفێکی تلیاشی و دەرمانی ئەوانش بڵاوەکەمەوە بەڵام ڕەنگە ناوی ئەو دوو کەسە نەبەم جارێ بەڵام ئەگەر یەکێک لەلایەن یەکێتیەوە بڵێ وانە یەکسەر ناوی دوو کەسەکەش بەم حیان پێوە نایڵمەوە ئەرە وەڵڵا اینجا گوێ بگرن عەزیزان پاشان کاتێک لە بیرتانیە سیلوان مامز وتی ئێ وەڵڵا شەڕش دەبی و ڕاکردنیش دەبی و هەموو ئەمانە دەبێت قوربانی تۆ کاک ئیسماعیل تاڵەبانی گوڵ حورمەتم بۆ تێباوانەکەم بۆ پاڤڵ تاڵەبانیش بەخوا مایشکاندن دەبی و قێڕەقێڕ و نەڕەنەڕی سەر مەنەسە ئەبی و پاشان دوای هەڵبژاردنەکانی سەرۆکی حیزب هەڵتەک لە دەرگای مدیر عامێکە هەڵاژێ ئەوەش هەرە بێ ڕاستی جا پاڤڵ تاڵەبانی لە کاتی هەڵبژاردنەکانە وا فوی کردبووە خۆی ئازیزان ئەها ئەڵێ مەنجەڵ لە کوورە گەرمتر ئەمە نەگەرم بوو ئەو نەگەرم بوو کوورەی لە کوردستانە سات کردبووە بە شۆفڵ ئێڕوخێنین و واکەین و پارتی ناهێڵین و مدیر عام بە مدیر عام بە ئیمزای ئێمە نەبێ نابێتەوە مەسوول بازانی بە مدیر عامێک و ئەو قسە و باسانە کۆمەڵێکیش لەو دۆڕاوە سیاسیانەی کۆ کردبووە ئەو لەش فرۆش و شتانەکە کە کردی بە فەرتەنە ئیتر گوێی تر دوو پیاوی لا نەبوو دوو پیاوی محتەرەم بڵێ عەزیزەکەی من ئاوا قسە مەکە ڕۆژگار هەروە نابێ سبەینێ ئەچنەوە بەردەم پارتی و بنەماڵەی بارزانی و سبەینێ بە یەکەوە دانیشن وەکو بینیمان چۆن لەگەڵ مەسوول بازێنە بۆ خۆیان بە جووتە دانیشت بوون ئەم هەموو تڕەهاتە ئازیزان ناویشیان ناوە سیاست باشە جا داخی چی ئارام ئەحمەد کوژە دەروێشەکانی یەکێتی کاتی هەڵبژاردنەکان سابونیان لە ژێپەی پاڤڵ تاڵەبانی ئەدا تا مایەکی زیاتر بشکێنێ و تا هاواری زیاتر بکە و قرار بوو بە شۆفڵیش ئەو حکومەتە و بنەماڵەی بازانی بڕوخێنێ کەچی ئێسایش وەکو سیلوان مامس ئەڵێ دانیشتنیش دەبێ و قسەکردنیش ئەبێ خۆ من دەزانم دانیشتن ئەبێ
من نەزانم کە هەموو حیزب و دەسە و تاقمێک زۆر ئاساییە بەیەکەوە دابنیشن. ئێستا بۆ نمونە مەزلوم کۆبانێ لەگەڵ مەسعود بارزانی دانیشتووە، زۆر ئاساییە. بەڵام گرنگەوەیە کە مەسعود بارزانی نەتوانێت سیاسەتی خۆی ساڵ بکە بەسەر ڕۆژئاوای کوردستانەوە بەسەر ذهنیەت و عەقڵیەتی مەزلوم کۆبانی هەڵاسی. ئەمە گرنگە. ئەوە گرنگە کێگرەوە کە ئاباتەوە لاحقەتە. ئەمە ئەسڵی مۆزە، یان دانیشتن ڕەوایە ئەبێ دانیشن، ئەمە هیچ کێشەیەکی تیان نییە. بەڵام گرنگەوەیە کە تۆ نەدۆڕی بە بنەماڵی بارزانی، بەوەی کە تۆ دانەنیشی شکست خۆی لە بەرامبەر سیاسەکانی ئەوە، لەبەرەوە کە تۆ مەسەڵەن خۆت نەدۆڕنی بە پارتی بە بنەماڵی بارزانی. ئەمە ئەسڵی مەسەلەکەیە. چونکە ئەمانەیانوت بە واژۆی ئێمە نەبێ مەسعود بارزانی نەتەوێت ببێتەوە بە سەرۆکی حکوومەت. باشە وەڵڵاهی ئازیزان، ئێوە بنەماڵی بارزانی ناناسن، واژۆی کەن و واژۆی نەکەن و ببنەوە بە هەرچێک ئەو مەسئولە هەر بە سەرۆکی حکوومەت بێ. ئەوە لە منی ببیست. حەزەکەی بەیانی ئێوە وەرن بە شاسوات جووتیکە بە یەکێتی بە لاهوری شێرجەنگی بە نازانم ئەوان بە یەکگرتوو بە کۆمەڵ و ئەوانە بیکەن بە 51 و 55 کورسی بڵێن ئێمە حکومەت دروستەکەین. ئەگەر ئەو مەسئول بارزانیە حەق سەرۆک نەبوو بە یەک کورسیشەوە ئارامەحمە نەبوو. بۆ چونکە هەڵبژاردن و کورسی و مرسی ئەوانە هەمووی قسەی قۆڕ و هیچی قیمەتی نییە. باشە جا ئەگەر لە شەستەکانەوە ئێوەی جەلالی و ئێوەی یەکێتی ئێستا ڕاستان بکردایە لەگەڵ کۆمەلگا لەگەڵ خەڵکا لەگەڵ مێژووە، ئەوە بنەماڵی بارزانی ئەوە نەبوو بە کەڵەگاوە ڕاستی. ئێوە هیچ کاتێ لەگەڵ شیعارەکانی خۆتانە نەبوون و ڕاستان نەکرد. من لە هەڵبژاردنەکانە پێم وتم ئەو چیرۆکانە مەین مەکەن، بەداخەوە پارتیەکان پیان خۆش بوو، یەکێتیەکان پیان ناخۆش بوو، بەڵام من حەقیقەتم وت. چونکە ئەوە یەکێتی بووە بە درێژایی سەر چاوکاکی گیان، ئەوە یەکێتی بووە بە درێژایی ئەم هەموو ساڵە وەکو دارشاق خزاوەتە بن هەنگڵی بنەماڵی بارزانی و ڕای گرتووە. مێژۆکەمان بیرە بەڕاستی کاکیشە. لە بیرمانە کە شەڕی ناوخۆی بین یەکێتی و پارتی کرا و 12,000 کەس تێدا شەید کرا، مام جەلال و مەسعود بارزانی بەیەکەوە لە تیڤیەوە دانیشت بوون. مام جەلال وتی باوەڕکەن ئێمە ئاگامان لێ نییە و خەتای ئێمە نییە. ئەوەشی کە ڕووی یاشانۆگەری بوو، ئەوەی کە ڕووی یاشانۆگەری بوو قسەی خودی مام جەلال بوو. واتە هەر لە شانۆگەریەکە ئەو هەموو خەڵکە کوژراوە لە ناوچوون، کەچی خەڵکی ئەو کوردستانە ئەوەندەش گەمژەیە، ئێسش بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی ئاوایە سەرۆکەکەی ئەو قسە قۆڕانەکەن. جا میلەتی ئاوا دەبەن خۆشەویستان پێتان ناخۆش دەبێت، قەسەم بەخوا بەدەشتی پارتی قابیلە. اینجا لە هەمووی خۆشتر کابرایەک هەیە بە ناوی لەتیف، کە مام جەلال ناوی ناوە لەتیفە بەنداودس. باشە ئەو یەکەم جار لەوم بیستکە لەتیفی بەندە و من دزەکەم بۆ چیا کردووە فەقەت شتێکی تر نییە. ئەڵێ دەبێ وازەوە مەرحەلەیە بێنین هەر لەسەر مەعاش و بۆ مەعاش بژین. توخوا ئەزیزان ئەمە قسەیە ئینسان بیکات. جا ئەمە ئەڵێ دەعبایە گەبوو ساڵی جارێک قسەیە کرد ئەیوت هین. باشە ئەوەی پیساییە چیە؟ ئەیوت ئەوە. جا لەتیف لە ساڵی جارێکە ئەو جێژەڵوکەیە قسەیەکەکە کەسێرەکەی ئەوە قسەکەیەتی. باشە دەبێ وازەوە مەرحەلێ ئەم تا ئێستا واتێ گەیشتووە موچە مەعاش موچە و ئەوانە ئیلاقی بە مەرحەلەوە هەیە. یعنی لە عەقڵی لەتیفا مەرحەلەیە دایە خەڵک پێویستی بە موچە نابێت، بە هەواژی خەڵک. باشە جەناب، یعنی تۆ لەتیف بەس بۆ خێر و لەبەر خاتی گەلی عێراق بووی بە سەرۆکۆماری عێراق یان بۆ موچەیەکی زۆر. بۆچی خۆت و شانازی ژنی لە بەخا دەواتان هەڵاوە زەحمە نەبێ؟ خۆ ئەوەتەی پارە هەیە ئێوە ئەدزن، خۆت و ژنت و کوڕ و کچت ئیش و کاتان تەنها موچە و تەنها پارە دزینە. ئادەی لەتیفە بەنداودس، ئەگە تۆ بۆ پارە نەچووی ئاخر تۆ چیت؟ هەی سەپڵی لاورک، تۆ چیت هەی بەنداودس؟ تۆ لە ژیانی خۆتا کاتژمێرێک ئیشی نەکردووە، تەنها لەبەرەوەی کە ئاوەزاوای جەلال تاڵەبانی بوویت لە لەندەنیش تەنها سەرقاڵی خواردنەوە ویسکی سکۆتلەندی ڕەنگە کاتی خۆش و تاق و تەرا تک 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 ئاوا سێکسێکی پێکرابێ، ئەگینا 15 ساڵ ئەوشی نەماوە خۆیان بەجابێ. باش نییە خەریکی ژیانی خۆ بوویت بە پارەی مام جەلال، بە پارەی بنەمای تاڵەبانی. ئێستا تۆ ژەڵێی خەڵک لەسەر مەعاش نەژی، ئەی عەبقەری بەڵام لە گەمژەیە. خەڵک پێشمەرگەیە، خەڵک ئاسایشە، خەڵک پۆلیسە، خەڵک بەڕێوەبەرە، خەڵک فەرمانبەرە، مامۆستایە، مرورە، فڵانە ئەمانە هەمووی موچە خۆرن. لە ئەوروپا شەهر وایە، لەم هۆڵندای شەهر وایە، خەڵک موچەی هەیە.
ئەو خەڵکە کە دەوامەکە لەو شوێنانەیە نۆکەری تۆ باوکتە نابێ موچیان بدێتێ هەی بەنداو دەست هەی کونە دەست جاخۆ ئەگەر خەڵکی کوردستانیش هەر یەکە وەکو تۆ دووسێ بەندایی بدزیایە ئاشۆبیلا لە ژیانە موچەی ناویست جاخۆڵای دزین یەک بەندە و بەشی 100 ساڵ موچاکات چۆن خۆت سەرۆک کۆماریت بە موچەی 100 ملیۆن دیناری ژنەکەت ئەوە هەشای دزانە قەسەم بەخوا ئەو شانازە لە ئێساوە هەتاکو 100,000 ساڵی کە بژی پارەی هەیە کوڕەکەی کە ئاو نەعەقڵۆ مێشکەیان نییە تیڤیەکیان نیاوە تێ بەس بۆ دزینی بۆ پارە کۆکردنەوە کچێکی هەیە مناڵ پارێزەکەیان نیاوە تێ تەنها بۆ پارە دزین و بۆ پارە کۆکردنەوە ئێوە ئەگەر ئەمەتان هەیە ئەو هەموو موچێتان بۆچی ئێساکەوەریەکرد بۆچیتانە شتیوە ئەبیسی ئەزیزان ئەگەر قسەنەکەی بەڕاستی ئەو دڵە ئەتەق تێژ ناگەم ئەم شانازە ئەرێ عەزیزەکەی ئارام ئەحمەد شاناز خاتون شاناز خانم تۆ ئەم لەتیفە بۆچی دوودانە ناگەشی بەو پشتە ملەپانەیە بڕێ تۆ کاچی بۆ شوێنێ وەکو بەشەر قسە بکە ڕۆژێ لە خەت لایت لەسەر ئەم فەشەسوون ناتوانانی بڕۆی کاکە لانیکەم پێ بڵێ بڵێ بابە تۆزی عەقڵ بێنەوە سەر خۆت کاکە ئەگەر ئیکسپایر بووە کۆتایی پێهاتوە ئێ کاکە لای بن بباسەرە کۆمان نەبێ برای شیرینم ئەم کابرایە ئەمە کۆتایی پێهاتوە اینجا لیلۆس خان شتێکی نووسیوە با بۆتان خوێنمەوە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەڵێ ئێمەش ئەتوانین سوکایەتی بە خۆتان و ئەژدا و ئابا و سەرۆکەکانتان و ئاغاکانتان بکەین و دایک و باوکتان لە قەبر دەربهێنین ڕێزی خۆتان بگرن خۆ ئێمەش ئەوەندە بەسە زمان نین من خۆم بەتەنیا ئەگەر بمەوێ دایکی هەمووتان ئەشۆ جاناش لە هەموو هەمووتان هەموو باشە کاکە ئەوە کوردێکی هینش ئەوە ڕەسەنەوە کوردەوە هەموو پێنجێنەکانی هەیە وا قساکە ئەمە لیلۆس خانەوە باشە کاکە ئاخر خاڵە چاوەکەی من بە قوربان دەمم مەکەرەوە ئاخر شێخ نەهرۆم بهێڵە با ئەم جارەی وەکو جارانی پێشوو فێم لێ نەیە با بە هۆنراوەیەک خۆم نەکەم بە نالی و تۆش بکەم بە مەستوورەی ئەدەڵانی هەرچەندە دڵنیام تۆ ئەوە ئەدەوێ بە هۆنراوەکانی من بچیتە ناو مێژووەوە و خەڵک ناو بەرەو بڵێن ڕۆژگارێ بووە کشێژنێکی ئاوا ئارام ئەحمەدێکە بۆ شاعیرێک ئەمە شیعری بۆ تۆ ئەلم بابەتانە ئێدە با قسە نەکەم باشە کە شتێک ئەڵێ گشتی مەکە باشە گشتی مەکە من شتێکی کوتم لەسەر دایکی نووسیوە کە گەلایەش خانمە ئەویش زۆر واقعیە وتومە ئەم خاتونە تەنها ژنی برایم ئەحمەوە نەنووسەرە فکری سفرە معریفەی سفرە نەخوێنەوارە تەنها پارەی هەیە و کۆمەڵێک وەکو ئاغاکانی سەردەمانی زوو کۆمەڵی میرزا بەکرەیە گرێ شتەکانی بۆ ئەنووسنەوە و بڵاوی دەکاتەوە چاپیەکە خۆی هیچ نازانێت کاکەجێ خۆ ئەمە نە جوێندانە خوانەخواسە نە سوکایەتیە یەک حەقیقەتە ڕووی بابی حەقیقەت ڕەش بێ ڕاستی کە کەس قبولی ناکە ئەزانم پارە بەم و بەو بۆ شتەکانی بۆ بنووسن اینجا ئێوەش ئەتوانن سوکایەتی بە خۆتان و ئەژدا و ئاباتان و سەرۆکەکانتان بکەین وەڵڵاهی هەچی سوکایەتیەوە بە ئێمەتان کردووە لیلۆس خانم بەخوا هەچی گوێ نەداوتانە سوکایەتان پێکردوین ماڵتان دزیوین بەخوا ئابڕوتان بۆ گەلی کورد نێشتوەتەوە بەخوا شەرەفی کورتان لەکەدار کردووە بەخوا نیشیمانی ئێمەتان دزیوە بەخوا چی سامان هەیە ئێوە دزیوتانە تۆ خوشکەکان و بنەماڵی برای مەحمە تازە تێ بڵێکی کاکە پاشان ئەڵێ سەرۆکەکانتان و ئاغاکانتان کاکە لە منەوە گەدنە ئازابێ کێ تۆ بە سەرۆکی منی ئەزانی 1,000 شەق بەق نییە بەخوا بە خەیاڵمان هەیە چونکە سەرۆکم نییە من خۆم لە هەموو کەس بە پیاوتر دەزانم باش ڕاستی بزانیت چونکە ڕابردوو ئێستام لە هەموو کەسێک پاکترە جا تۆ کێ پێ دوایە کە سەرۆکی ئارام ئەحمەدە ڕسوای کە بە ئارەزی خۆت هەرچی جوێنی هەیە بێرێ بزانە ئەسڵن بە خەیاڵمایەت ئێوەن بڕۆتان بە سەرۆک و مەرۆک و بەرۆک و ئەلم بابەتانە هەیە کاکە
چۆن من خۆم عسڵەن ئەگەر ئەو هەرێبەی کە تۆ هەیبەیەکێتی و پارتی و حیزبەکەت و بنەماڵەکەت و مامجلال و مامجلال و بنەماڵی مەسعود باوەدا بمکەن بەسەرۆکی هەرێم من هەر پێم عیبە بیکەم بۆ شارەزاییت هەر بمکەن بەسەرۆکی هەمیشەیی هەرێمی کوردستان پێم عیبە بیکەم یعنی خۆم لەو ئاسەشە نابینمەوە باش بزانی ئەو ئاستا بۆ ئارام ئەحمەد زۆر نزمە بەڕاستی کاکە کەسایەتی ئارام ئەحمەد ئەوە نییە ببێ بەسەرۆکی ئەو هەرێمە کە پڕە لە دز و جەردە و ئالەم بابەتان ئەمە ئەوەشتە اینجا دایک و باوکتان لە قەبر دەرەهێنم کاکە دایک و باوکی داما چی بکا بە قوربانێ بم ئەوەش ماڵێ اینجا لە دواییە ئەڵێ من ئەتوانم دایکی هەمووتان ئەشۆم کاکە دایکمان بۆ شوێ کاکە دایکی بەدبەختی من کاکە لە کۆڕەوە کاتوشی بەڵا بوو لە دواییە مرد تۆ بۆشی دایکی منە شوێ ئێسقانەکانیشی نەماوە کاکە ئەوە کاک ئارام ئەحمەد قیت و قۆس ڕێک و پێک محتەرەم کاکە وەرە بەندە بشۆ کاکی ژیان ئەمەنم بشۆ بەلفکە ئەزانی چۆنە ئیمانم دەربێنە شاخم بشکێنە حەچێکم لێگەی لێم کە کاکەجیان من بشۆ دایکی داماوە قڕ بەسەر بۆشی کاکە دایک چی بکە بۆ ئەو شوی بەساقە بم بۆ ئەو ئەشۆی کاکە یعنی ئیشی بۆ شیە بەڕاستی عیبە عیب پاشان ئەگەر شتێک ئەڵێن بەگشتی مەیڵێن ڕووی دەمووی لە کێیە بەو کەسە بڵێ دایکی هەمومان مەخرە ناویارێکەوە بە قوربانێ بم عیب عیب کورە بە فاز ئەم شۆی کورە نازانم بەچی ئەم شوی بمشۆ کاکە بەڵام پەلامەی دایکمان مەیە بە قوربانێ حەزەکەی لە ساوناڵێ لە چیۆڵێ کاکە بمشۆ بارەزی خۆ من مشکلەم نییە بەخوا قەی ناکە چش لەبە خاتی تۆ هیچ کێشەیەکم نییە بە قوربان چی بکەم کاکە ئەڵێ دایکتانە شۆم بە قوربان ئەوەتە کاکە بەخوا درۆ ناکەم ئەوەتە خوا کوێرم کە ئەوەت ئەڵێ ئەگەر بمێ دایکی هەمووتانە شۆم بۆ دایکی داما قڕ بەسەرێکی دامای خۆ لە ئاوەرەیەکە مردووە نەکبەتە تۆ بۆچی پەلامەری ئەو دامانادی کاکە بە قوربان دادەگیان چاوە ڕاستەکەی من تۆ وەڵی نەسەرگەسی نەقشکی پیاسی بەخوا بەس من ناوتە بم بابەژێن کەس ناوشی نابە بەخوا سێ بە شێوەی گوێ هەر نازانێن تۆ چی کەس نازانێن تۆ چی بە قوربانم ناوتە بم بۆی تۆزێک موقعیتێکە هەبێ و دەودە بکەم بە شتێک بەڕاستی بۆ بەخوا ئەو نێ من خزمەتی تۆکەم بەشەر خزمەتی ناکات چاوەکەی من بۆیە ئاوا قساکەم بۆی خەڵک بوو ناسێ ناودەنگێکی هەبێ و دۆتە ئەوکەم بە شت باباش بیزانی چونکە هێرۆ کۆتایی پێ این عفو شاناز کۆتایی پێ کە کۆتایی هات تۆ خەمە شوێنەکەی بە قوربانە بم هیچ دڵنێشێ تۆکەم بە قایدی قواتی مسلحە تا کۆت و کرمانجی اینجا عزیزان دوسێ مەلەفم بۆ هاتووە بەڵام ئەمشو بۆتان ناز ناکەم مامۆسایەکی ئاینی لەو دەڤەری مانچستەر و ئالەم بابەتانەیە بە پارەی بنای مزگەوتەوە خانوێشی کردووە کڕیوە کۆنە و ئەوانەیە بە 300,000 پاوەن 400,000 تیا سەرف کردووە یعنی 700,000 پاوەن جاڕەسی مەلاکە بەڕێشەوە کە سەرپەرشتی کرێکارەکانە کا و بیسی کرێکاری هەیە لە ماڵەکە ئیشی بووەکەن هەمووی بۆ هاتۆ ڕسمەکانیشیان جا ئەمانە ژن مارەیەکەن بە 700 پاوەن ژن تەلاقەیەن بە 400 پاوەن ناوی مناڵ ئەڵێن و بانگێن بەگوێیە بە 250 پاوەن باشە کاکە ئەگەر مناڵێ لە دایک بێت و پارە نەیە بانگ نان بەگوێیە ئەڵێ بەخوا ئەو 250 نەیت من بانگ محەممەد نایەن بەگوێ مناڵەیە تەواوی پارەکە بیت باشە ئەوە ئەمە ئەوانەشان بۆ باسەکەم کاکەگیان اینجا برادێکمانەیە کابراایەکی تر هەیە ئەمیان لە لەندەنە مامۆسایەکی بزوتنەوەی ئیسلامیە ئەو سمەڵی پاک ئەتاشێ و ئەو ڕێشێشی ئەوە درێژە خەنەی لێە خەنە باشە وەڵا برادەرێ وتی کاگەرام تەلەفۆنم بۆ کرد بۆ مامۆسەتم مامۆسا من لەگەڵ ژنەکەمان کێشەم هەیە ئەم بابەتانە وەڵا ئەوی ژەڵێ کاکە بیێن من مشکلەکەتان بۆ حەلەکەم وەڵا وتی کاگەرام 3 مانگی پێ نەچوو بە ئەمری ئەو خۆیە ئەو ژنەوازی لە من هێنا ڕێک شوشەکەی بۆ مامۆساڵیش درێژە ئەڵەوە کۆن بزوتنەوەی ئیسلامیە وازی هێناوە لە لەندەنە ئەوانە وەکو مەلەف لە لامە هەمووتان بۆ باسەکەم ئەلە بەخۆ اینجا یەک مەلەف کۆماندۆ سڵحی ئیدارەی گشتی شێخ ئەحمەدی نۆکان لەگەڵ شوانەی نۆکانە شێخ ئەحمەدی ئیدارەی گشتی هەنەوە ئەلبەتە دوو زەلام هەن خۆشەویستان یەکیان ناوی بەخەیە نازناوەکەی ناڵم بە هەموو کەسێ نەزانێ ئەوی کەیشیان هەمووتان ئەزانن کاتی خۆی ژن کوشیش بووە 10 ڕۆژ پێش سەری ساڵ لە ڕێگەی بەغا گیراون بە تایبەت لە خاڵس بە 48 کیلۆ مەوادی مخەدرەوە 48 کیلۆ پێیان گیراوە ئەم دوو کەسە
کە لە خاڵس ئەگیرێن وەکو یاپراغ ئەیان پێشنەوە دەیان بن بۆ بەغا لەوێ دەیان خەنە زیندانی تاکە کەسیەوە باشە شەرقیە بە خەتی گەورە وەکو هەواڵ بڵاوی کردەوە ئەوە شەرقیە خۆشەویستانی ئارام ئەحمەد وەکوە پەلەمەکەن شەیتان پەلێ کرد ڕێک خۆی کۆرە کرد پەلەمەکەن عەزیزانی ئارام ئەحمەد خۆ برادەرێکە بۆی ناردم خوا بە ئاوای لێ بکەم وەی ناوی زەلامەکە دەرنەچێ ئەوە شەرقیە باسی کردەوە خۆشەویستانە ها ئەوەی ئەو دوو زەلامە یەکێتیە کەوتم گیراون هەردووکیان ئەوە شەرقیە باسی کردەوە خۆ قسەی من نییە 10 ڕۆژ پێش سەری ساڵ 48 کیلۆیان پێ بۆ عەزیزان اینجا کەشە شەرقیش بڵاوی کردەوە اینجا عەمار حەکیم ڕێیان کلدانی هاتنە سەرخەت هەردوو کەسەکەیان بە 1,200,000 دلار ئازاد کردووە باشە یعنی سەرانی یەکێتی 1,200,000 دلاریان داوە بۆ ئازادکردنی ئەو دوانە باشە ڕۆژێک بەر لەوەی دەوام بە بۆنەی سەری ساڵەوە ڕابگیرێ هەردووچیان ئازاد کراون واتە تەنها 1 هەفتە لە زیندانا بوون کاتێک هاتنەتەوە سلێمانی یەکی 1 2024 شیان هەدیە کردوون لە ڕێگای شوانەی نۆکان شوانە قەڵاتجی باشە عەزیزانی ئارام ئەحمەد جابا بەبیرتان بێنەوە کاکە کاتی خۆی ئەها لە دەربەنی خاناوتیان کەسێک گیراوە بە ناوی سیدیقی سۆفی مەجید دەواجنێک و باخێکی هەبووە ئەو کۆمەڵێک لە ئیدارەی گشتی ئەچنە لای کە لەو ناوچەیە باخی هەیە ئەڵێ بەشکن یارمەتیمان بێت ئەو شوێنەمان بێتی و ئالم بابەتانە وەڵحال لێ سن و یەکەن بە دەرمان و حەشیش و ئالم بابەتانە باشا و بە زەبری فشار و ئالم بابەتانە زەویان لێ سند کردیان بۆ شتانە دوجار کە کەشف بوو ئەویان کردە قوربانی عەزیزان مەسەلەی ئەتەمبازانی تکایە باوەڕ بە ئەتەمبازانی مەکەن بە حەیاتی من متمانم بە ئەتەمبازانی نییە کورە عیب عیب ئێوە تاکەی من تاکەی بمێنم بۆتان کەسێک کە یەک جار خیانەتی لێکردن ئیتجاری کە ڕووی تێ مەکەنەوە کەسێک کە یەک جار درۆی لەگەڵا کردن ئیتر دوای مەکەونەوە کورە عیبە دوێنتان بین نەچێتەوە ئەتەمبازانی حیزب الله بوو خەڵک دوای کە و حیزبی دموکراتیە کوردشان بەشانی پاسدارانی ئێرانی دوایی هاتەوە بۆ ناو شەڕی یەکێتیە کرد دوایی هاتە ناو پارتی بوو بە شووە سەرکردایەتی پارتی هاتە سلێمانی و ئالم بابەتانە ئێسش هەڵ ئەسەیە کۆمەڵێ مەواضعی ئەخلاقی و شت ئەدا بە هەندێک ڕۆبەناو ڕۆژنامە نووسی بادینان و ئەوانە بڵاوی یەکەنەوە ژنی ماڵ مەناسەفا ئەوەی و کچیان ئەوەی و ژنیان ئەوەی و ئەلم بابەتانە لەوێ ڕاویان ناو ئێسێ هاتۆ دەستی گریلا ماچەکەم ئەلەتە باوەڕ بەوانە مەکەن من خۆم ئازیزانی ئارام ئەحمەد ئەمە سروشی ئارام ئەحمەدە برادرم بێت مناڵم بێت خوشکم بێ برام بێ هەر کەسێ بێ هەر سیاسێ بێ یەک جار تەنها یەک جار درۆی لەگەڵا کردم خیانتی لێکردم بە حیاتی متمانی پێ ناکەمەوە من دووجار هەل نایم بە هیچ کەسێ بەڕاستی دووجار لە تەمەنی ئارام ئەحمەدا وجودی نابێت بێ بەڕاستی تەواو یەک کەڕە متمانە بە تۆکەم کە دۆڕاندێ بۆ ئەبەت تۆ لای من کۆتایت پیادۆ بەڕاستی ئەمە واقع لەبەرەوە ئەتەمبازانی دایکی مردووە هەمووی کۆتا دایکم جاخۆ ئەتەمبازانی تۆ سەکرەداتی پارتی بوویت دایکی من مرد نەتەنێت حیزبەکەی تۆ نێژ بێمە بۆ سلێمانی بۆ کوردستان باوکم مرد نەتەنێت بێمە بۆ کوردستان برام مرد 24 ساڵ تەمەنی بێت نەتەنێت بێمە بۆ کوردستان خۆشکم مرد نەتەنێت بێمە بۆ کوردستان مامم مرد ما ئامۆژنم مرد دوو پورم مرد پورزام مرد باشە ئامۆزامە دەیان کەس لە بنەماڵی من مردوون ئەی بۆ نەتەنێت بێمە بۆ کوردستان تۆ دایکی تۆ مهمە دایکم عالەمە هیچ نییە بۆ دایکی تۆ قەیچێکە دایکم لێ ناتوانین پارتی نایاڵێ بشیتەوە بۆ بارینە بۆ ئەوی جابانێڕێ قەیچێکە چییە یعنی ئەی ئێمە چی ئەتەمبازانی هەموو کەسەکانی ئارام ئەحمەد بردووە نەمتوانێت بێمە بۆ کوردستان لەبەرێکی بنەمای تەڵەبانی و بنەماڵی بازانی ئەی چۆن هیچی شم نەکردووە بەخوا من وەکو تۆ شم نەکردووە ئەخلاقیان پەلاماری کەسی شم نەیاوە ڕەخ نەمگرتووە کاکە من ئەگەر لە شوێنەکە جوێنێکم مابێ بە نمونە کە قەت جوێن نادەم 10,000 جوێنم بواتۆتەوە باشە یەک جار پەلامەری مامجلالم دابێ کاتی خۆی 1000 کەڕە پەلامە دراومەتەوە بۆی ئازیزان باوازنەوە مۆزوع بێنین ئاها خۆش باوەڕ مەبن یەک جار تەواو ئەو مەکەن ئێستا بە نمونە پاڤڵ تاڵەبانی ئەو قسانی نەکرد ئەگەر خەوانی ئەو قسانی خۆی نەبوو دژی پارتی بنەماڵی بازانی ئەگەر جارێکی کە ئەوەی بە قسەی پاڤڵکە ئەوە ڕەشە وڵاخە
ئەوە گەمژەیە بەڕاستی ئەوە شیاکە بۆ لەکنی دیگە ناگایلەوە کورت و کرمانچی ناوێ باوەڕی پێ بکەی بەڕاستی تا سێ تیمی قاچاقچی لە ناوێکێتیا بوونیان هەیە قاچاقچی دەرمان قاچاقچی چەک هی قومارخانەکان ئەوەی قومارخانەکان کەسە سەرپەرشتیەکە کە ناوی هێرشە ئەوە سەرپەرشتیەکە نەقڵکردن لە مەرزەکانەوە بێگومرگ چی گوێ بیکە بەم دیوە بەو مەرجەی پڕەپارێک بدە بە ئیداری گشتی ئێستا بە نمونە کابراەک ئەچێ لە تارانە عەقدێک ئەکا بە نمونە 20 تەن لە فڵانش ئەهێنێ بۆ سلێمانی بۆ کوردستانی هێنێ باشە لە پێنجێن بە نمونە پێویست ناکە تۆ پارە گومرچیکەی بەڕسمی گروپی تایبەتی ئیداری گشتی هەیە شێخ ئەحمەدی نۆکان لەوێ پارەکە بەوان و شتەکە بێنە بەم دیوە ئیتر پێویست ناکە 1 دینار گومرگ بیت ئێستا ئاوایە مەسەلەک باشە تەواو مهم وایە تۆ ئەو پارە بێ بە ئیداری گشتی یەکێتی تەواو ئەمێ اینجا ئۆتۆمبیلی بێژمارە چی ئۆتۆمبیلە هێنی تۆ بڕۆ بۆ خۆ بهێنە بەس پارە بە بۆ تیمە و تەواو گومرگیشی مەکە پێویست ناکە گومرگکەی بەڕاستی هەر بەڕەش پارە بە یەکێتی بهێنێتەوە ئەوە ئازیزان لە دنیای نیە ئەزانم ئەمە ئەوانەی کە ئەو کە ژمارەی کە سیارەی بێڕەخەمیان پێیان ناخۆشە بەڵام لە دنیای وجودی نییە لە هیچ وڵاتێکە شتیوان نییە سیارە بێ ئەوەی کە ژمارەی تایبەتی هەبێت و بە قانونی لە سەجادا بڕوە شتیوان نییە کەچی پاوە تاڵەبانی خۆی قەدەغەیەکە خۆشی دوای ئەڵێ وەرنۆ سەجادە تێکاکە ڕقەمیان بکەن ئەیلەوە هەموو ئەو سیارانەی کە بێ ڕقەمیان بدەنێ بە ڕسمی بە قانونی بۆ ئەوەی کەوەکەوە عالەمە کەسێک کاکە کەسێ ڕۆژی چواکە ژمارەکەی ئەگۆڕێ سیارەکەی کاکەی هاوار چۆن شیواوێ برای من ئەوە ئەمە ئەوە بەزمەکەی ئۆتۆمبیلی بێژماریش اینجا ئاسایش و مرور و وەزارەتی ناوخۆ بە ڕەزامەندی پاڤڵ تاڵەبانیە ئەوە بوو کردیانە هۆسا ئەو ئۆتۆمبیلانە بێسەرەتان و نابێ ببن و دەوێ بژیرێن ئۆکێ اینجا هەموو ئەو ئۆتۆمبیلانە خۆشەویستان بێژمارن هاوڕێی داروی شێخ نووری هێناونی لە دوبەی و ئەنم بابەتانەوە کۆمپانیاکەی هاوڕێی داروی شێخ نووری ناوی ئانزۆیە خۆی و ژنەکەی سەرپەرشتیەکەن لەگەڵ برایەکیە بە ناوی ئارام باشە هاوڕێ مافیایەکی محتەرەمی زەبەلاحی بێدەنگە باش نییە ئاوایە هەرچی زەوی ئەو شارەوانی هەیە خسێ لەسەر کۆمپانیەکەی ئانزۆ وە فرۆشتوێتی پارەکە قسەتۆ تا تەنکەی ئەم باخەڵەی تەنها لەم کاری سیارە و مێرە ئەنم بابەتانە 28 ملیۆن دۆلار لە 20 معرەزە قازانج کردووە بۆ پارەکەی بردووە بۆ دوبەی و بۆ ئەوروپا بۆ ئەنم بابەتانە باش نییە ئەو سیارەیەکی ئەوەی هێناوتانی یاوتانە بەو خەڵکە بۆ پێیان ڕابێن ڕۆژێک ئەبێ نابێ ئەوە بێنە سەجادە ئەم سیارانە ئۆکێ نەقی نەبێن سەجادە ڕقەمیان بدەنێ بە هەموو سیارەیەک و سیارە ئاساییەکانی تر بۆ ئەوەی کە لە مرورە بناسیێن لەبارەی یاساییەوە بۆ ئەوەی کە کەس نەتوان لە ڕۆژێکا سێدانە ژمارە بگۆڕێ تاوانی پێوەکە خراپی پێوەکە دزی پێوەکە ئەوەی پێوەکەوەی پێ بکە ژمارەیان بەنێوتەوەکە گوت و کرمانچی اینجا عزیزم حەمەی جەبار و بەرزان نایەک و فاقی مجازفێکی شەیە ئەمانە زۆر هەوڵیاندا تا عەقدەکە وەرگرن لە هاوڕێی دارۆ وە زۆری تریش تا ئەمانە ئەو ئۆتۆمبیلانە لە دوبەیەوە بێنەوە بۆ کوردستان باشە دوجار سەر دەکەون و هەموو ئەم مەلیکە و شاهێنانە ئەم سێ کەسە هێناویانە فایقی مجازف معرەزی سیارە هەیە لە سلێمانی و هەولێر و کەلار کارگەی سیارەی دەرعی هەیە لە سلێمانی و هەولێر ئەمانە لە هەولێر شەریکی پاتین لە سلێمانی شەریکی یەشێتین باشە ئەوەی هەولێر بە ناوی کوڕێکەوەیە کە ناوی عەوادە باشە حەمەی جەبار و خێزانەکەی پارتین ژنەکەی ئەندام ناوچەی پارتیە لە کەلارە بەڵام کە پارە هاتە گۆڕێ پارتیەکێتی ئەبن بە برای خوێنین واتە ئەو سێ کەسە باشە هێناویانن و هاوڕێی داروی شێخ نووری شێخ ئەحمەد عەقدەکانی داوە بەم کەسانە بۆیە هەتا 2024 ئۆتۆمبیلیان هێناوە دوای ئەو وەستانویانە هەموو ئۆتۆمبیلێک بۆ هاتنە ناوەوە 4500 دلار وەرگرتووە باشە هەمووشی لە پەرۆزخانەوە هاتووە خۆشەویستانی ئارام ئەحمەد باشە ئەمانە بازرگانی هێنانی ئۆتۆمبیل بوون ئەوان ئاوایان کردووە کە سەدان هەزار ئۆتۆمبیلی بێژمارە هاتووە هی پاچە چاکراوەتەوە بەسەر خەڵک کەساکەکە دوایش مەمنوعەکەن و ئەوەکەن تەواو جا فایقی مجازف شتێکی لەلامە باشی مەسائلی ئەخلاقی ئەوانە زۆر حساکم خۆم لە قەرەی بەوانە زۆر لەبارەی ئەخلاقیەوە بەڕاستی خراپاویش باش ئەوە هەڵەگرم بۆ کاتی تر با بوەسێ جارە ئەو ناوانە با ئەو شەوە بێ کە فێم لێ اینجا باسێکم هەرچی ئۆتۆمبیلی دەرع هەیە ئەمانە بە پارە کردویانە ژمارەیان لە مرور بۆ وەرگرتووە باشە شوقەی جافتاوەر کە هی فایقە جێگایەکە بۆ ئافرەتی لەشفرۆش باشە بۆ بێڕەوشتی بۆ کە بە پای دزی تەڵەنی کراوە ئەگەر
مرگ مودا بدا بنمونا یا چی پێڵێن ئەوە تەمەەن باقی بێ بە کورتیەکەی ئەوان تەن بۆ باسەکەم لە کاتی خۆیان باشە جا ئەم فایقە لەبارەی ئەخلاقی و ئەجاڵێن ئەوە پیسخۆرە لەگەڵ سواڵکەی سەجادە شتاناکە ها ساڵکە سەجادەکانەکە کە بۆ پارەکە لەگەڵ ئەوە پیسخۆرە و کاوە جا لەبەرەوە لە کاتی خۆیان باسییانەکەم ئەوانە خەمتان لەوێ بۆ قۆناغێکی تر ئەمانە باسەکانی بە مرۆڤیشەوە ئەکەن کە لە کاتی خۆیان بە درێژی باسی ئەوەکەم کە چۆن لە بەنگلادیش و ئەوانەوە بە 3000 و 2000 و 5000 و ئەمانە نەفەر ئەهێنن چەند ئەهێن بۆ ئەم وڵاتانە ئەیژێڕن و 5000 دلاریش بۆ پارەی ئەهێنن و چۆن ئەیان فرۆشن قازانجەکانیان چۆن لێکرێ و حسابی کۆیلیان بووەکەن ئەوەی کە لە وڵاتانەوە ئەهێنن بۆ کوردستان بۆ ئەوەوەچێ ئەوە خۆیان ئۆتۆمبیلەکان هێناوە خۆیان قەدەخەی ئەکەن خۆشیان دوایی کوڕە ئازاکەیەتە سەر خەت کە پاڤڵە ئەڵێ کاکەجان وەنە سەجادە و ئاسایش و هەمووی کێشەی خۆیانە و ئێوە ئیشەکانی خۆتان کرد ئەمە ساس ئەوە ناکرێت ئەمە ئەوە ناکرێت بۆیە تاشی کوردیش هەلێک مەسلحەتەکەی بوو ئیتر تەواو هیچ شتێکی نییە تەنها مەسلحەت و بەژەوەندی خۆی نەبێ خۆش شەیتانی ئارام محەممەد کاتی خۆشی ئەو کاکشێ ڕەحمەینۆکانە لای سەیمەجین ئین بووە چایچی بۆڕان کەس نەیزانێ ئەحمەد خەلیلێکی ژەیە گۆرانی بێژە ئەویش لەگەلی کوردستان چایچی بۆ لەو کاتانەیە خۆشەویستان کە شێخ ئەحمەد چایچی وە لای سەیمەجین جاتخوا ئەحمەد خەیرن نەکبەت و یەک قسەی کردو کابرایەکە ماڵتان ئاوا بێت لەو دنیای سۆشیال میدیای حیان برد ئەوە نیە باسی پاشەڵی ژن و ئەلەم بابەتانەی کردبوو ئەلەمانە سمت و سێبنەوەوانە هیچ نەما بۆ کابرایی نەکەن ئێکاکە وەڵڵی ماڵتان ئاوا بێ خوا حەچی پیاوە سەری ئافرەتەکە کاک ئەیت بۆ شانەکە لەسەر ئەو داماواشکەنەوە هەر ئەڵە قسەی هێنێ بۆیە باسم کرد باشە ئەو سەردەمانە شوانەی نۆکان مدیری حساباتی دەی سەیمەجی بووە لە 2009 شوانەی نۆکان پارەی بەدەستە تەنها کەسێکە قاچاقچێتی زێڕ لەگەڵ ئەردەن دەکات ئەوش بناسن چونکە ئەو شوانەیە کەس ناوی نابە ئەبێ کاگەڵا محەممەد بەڕاستی ناوی بێ زۆربەی شتەکانی ئەم مامە شوانەیە ئەم کاک شوانەیە بە ناوی شەمێرانی براوێتی چەندین بەنزینخانە شەریکەی لێکزس هیچ شوانەی نۆکانە شەریکە لەگەڵ هادی میلانۆ تۆسێم ناوانەکە ئەمیش بە ناوی شەمێرانەوەیە ئەکەوێتە بینی شۆقەکانی گۆیژە هوتێل تایتانیک ڕووی کردۆتە سلێمانی بە بناری گۆیژەی شارە حیاتەکە لەگەڵ چەندین زەڕنگەری عەمان و ئەردەن شەریکن و بەشیان هەیە هوتێلی هەیە لە دوبەی دانەیەکی هەیە لە ئەبوزەبی لە ئەردەن سێبی نای قوتابیانی هەیە وەکو داخلی یەتی بەکرێ بە قوتابیان باشە شوانەی نۆکان و هادی چۆن نەزانی دیانێکی چۆن نازانم کاکە شوانەی نۆکان و هادی میلانۆ هادی ڕەش مەعرەزیان هەیە لەگەڵ دوو کابرای ئەردەنی لە ئەردەن لە عەمانیش لەگەڵ ژنێک کارەکە شتەکان بە ناوی ئەو ژنەوەیە بەڵام برادەری وتی تخوا ناوی ژنوشتمە بۆ ئەو مۆزوعانە جارێتم باشە قەیناکە لەم قۆناغیش لەبەر خاتی تۆ قەیناکە ناوی نابم باشە چونکە ئەم مەلەفە زۆر پیسە کەی ئەویش فێم لێ هات ئەوە باسیەکەم باش نییە دەنگم عیبی نییە قوربانی تۆ یاخوا بەخێمە سەر چاوەکانی من جا عەزیزان مەلەفەکانی ئەم شەومان ئەمانە بوو کە بڵاومان کردەوە ئیتر باسەعەکانی تریان با بمێنێ بۆ کاتێکی تر لە خزمەتتانە ئەبم و چەندین بابەتی کەشمان هەر ماوە جارجار لێمەوە سەرخەت جارێکە ئەمەندە سار دەکا کە ئەم هۆڵندایە سەرماکە ناڵێ هەندێک لایف بکەین و ئەو شتانە بۆیە ئەو شتانم بە کورتی باس کرد هیوادارم کە پێشتر ڕکلامێکم کرد وتم باسی ئەو مەلەفی ئەوەی نۆکان و ئەمانەکەم ئەوە ئەم شەو باسم کرد بۆی کە خاوەلی قەولەکەی خۆم بم و کە شتێکم کە ڕکلامێکم بۆ کرد ئەبێ ئەو ڕکلامە ئیشەکەی لەسەر کەم و ئەوانە بەڵام دوو سێشتی هەیە باسم نەکردو مەسائلی ئەخلاقیەکان مەسائلی ئافرەت مەسەلەی ئەردەن ئەو شوێنانەی کەسێکس بازی سێکس فرۆشی تیاکەن و ئەوانم باز نەکردو بەڕاستی بەڵام ئیتر لە مجالی کەیە حتمەن ئەگەر ئەوان بەردەوام بن بۆ نمونە لە ئەوڵەوە منێ دزی و گەندەڵیەکان باسەکەم ئەگەر هات و بەردەوام بوون ئەو کاتە مەجبورم بۆی باشتر لیان بدەم مۆزوعەکانیان باسکەم و تەواو ئەلاوەڵاکاکە من لەو زیاتر کاتی ئێوە ناگرم خۆشەویستیم بۆ ئێوە هەیە حرمەتم بۆتان هەیە 30-40 دقیقە قسە دەکەم پێم وایە ئەوە کیفایەتە
هەجارە و بابەتێکتان بۆ باسەکەم ئەوەی ئەو ئیسلامیانیش لە بەریتانیا خۆشەویستان ئەوانشتان بۆ باسەکەم و ڕسمەکان بڵاوەکەم و هەر هەمووی و ڕسمی مامۆستا ئاینەکە بڵاوەکەم و هینی خانوەکەی ئەدرسەکەی چەندی تێچوو چۆن و چۆنی هەمووتان بۆ باسەکەم ئەویشم بۆ بڵاوەکەمەوە بۆ ئەوەی کە ئەو خەڵکانی کە لە هینان لە یوکین لە بەریتانیان پارە نێن بەمانە بڕاستی چونکە ئەمانە ئەوە تا ئەچێتە ناو مریشکەوە سەری مریشکەکە ئەڵێ کورەمە خۆ پەڕۆشتی پێوەنی هەمووی گۆشتە تەماحی تێکردەوە بەڕاستی ئەڵێ خۆمە پەڕۆشتی پێوەنی هەمووی گۆشتە کورە ئەرە وەڵێەوە باشە قابلتانە بەخوا بیخۆن ئەرە وەڵا مەسەلەی شاسواریش عەزیزان وەکو جاران ئەمیشە ئێڵێم کەس باوەڕ بە شاسوار نەکا ئەوەی باوەڕ بە شاسوارکە یا گەمژێ یا بۆ تۆزێ پارەوەکە بەڕاستی ئێسش ئەیڵێمەوە ئەم قسەیەم حەقە بە ئاوی ئاڵتوڵ بنووسێتەوە من هەموو تەمەندژێکی پاتی بووم بەڵام خوێرەترین نێچێتی خوێرەترین پاتی لە شاسوار شەریفترە ئەتی بێنە پێش چاوتەوەدان خوێریترین دستترین بێقیمەتترین بێشەرەفترین نێچێتی و پاتی لە شاسوار هەزار قات شەریفترە ئیتر لەو فەلسەفەیە تێبگەن کە لە خۆ ئەو قسەی ناکەم ئەرەوەڵا ئیتر کاتان ناگرم سەڵاوم گێن بە نەوەی گیرفان مستەفا ئەویش پارەی چاکی لێ ئێمە دزی ئەبێ هەر باسی بکەین جارجارە برادێکی شەیە شەو ڕۆژ باسی مەجلیسەکەی نوێژ مستەفاکە هیچی شیوانی لە خۆ قساکەەوە برادەرە بەڕاستی بەداخەوە بەرهاو ئەرەوەڵا خواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد ڕێز و حورمەت و خۆشەویستیم بۆتانەیە شەو شەوگاتان خۆش بێ بەخێرچ ببورن لەکەم و کوردی